بناي خدای گەورە من ناوم جمع عبدوڵڵا ناسرا بە جمع تۆمانی ئەمن گرەیەکم هەیە لێرە لە شان و ئەو گرەیە گرەیەکی گەلە گەورەیە جارێک سەردانی دکتۆرێکی بەڕێزم کرد کولفەکەی گەلە زۆر بوو لەبەرێکا من ڤایرۆسەکەم هەیە ئیدی گوتیان دەبی دوو بەرامبەر بی لێرە هاتمە نەخۆشخانەی میهرەبان بەڕاستی ناوەکەی بەخۆوەیە هاتمە لای بەڕێز دکتۆر لێر بەڕاستی یەکەم جارکاوی یەکەم قسە بە منی گوت وەزعی مادیت کووە ئەمیش کە پێم گوتی هیچمان ناوێت کە هەرچی مش گوتم دکتۆر نابی کو هیچ ناوێت لەبەرەوە کولفە دەڕوا لێرە مەسرفات گوتی چەندت هەیە ماوندت لێ وەرەگری بەڕاستی یعنی نەخۆشخانەی میهرەبان بەڕاستی ناوەکەی بخۆوێ دەستیان خۆش بیت بە کولفەکی یەکجار زۆر کەم ئیشەکەمیان ڕاپەڕا ئەمیش زۆر مەمنونی جەنابیم و زۆر مەمنونی ستافی نەخۆشخانەی میهرەبانم بەڕاستی جێگای دەستخۆشیە بە کولفەکی زۆر کەم یعنی بە هەر شتێکی ڕەمزی لەمیان وەرگرتیە ئەمی زۆر سپاسیانەکەم و خوددا خێریان بسی خوا بە باشیان شاکە ئینشاءڵڵا ستافی و دکتۆرە بەڕێزانە بەتایبەتی دکتۆر دلێری بەڕێز داوا لە هەموو خێرخوازەکەم داوا لە هەموو سەرمایەدارەکەم بابێن هەر چۆنێکی بی خۆیان پشکێکیان بێنن بۆ ناو نەخۆشخانەی میهرەبان چونکە نەخۆشخانەی میهرەبان بەڕاستی تاکە نەخۆشخانەیەکە لۆ خەڵکی تینی هەژار بەڕاستی خەڵکی تینی هەژار هەوڕۆ پێویستی بە کولفە بە یارمەتیە نەخۆشخانەی میهرەبان کە خەڵک هەر چەندی سەرمایەدار بێت هاوکاری و نەخۆشخانەی بکە ستافی دکتۆرەکان دەتوانن بڵێم هەر پارەی وەرناگرن ئەوانە دەیانەوێ ئیشەکی بکەن لۆ خوای نەک لۆ مادی و لۆ بەرک و لۆ خۆ دەوڵەمەندکردنیان داوا لە هەموو سەرمایەدارێکەکەین بێت لێرە هەتا پێی بکرێ بە هەر نۆچی بە پشکڕین بی باوکاریکردنی بی لەو نەخۆشخانە بەڕاستی لە یعنی بەهەشتی بۆ خۆی دەکڕی ئینشاءڵڵا ئەو برایەی چۆمانی ئەوە لەوەمان لێکردەوە زۆر بە جوانی بەبێ ئەوەی هیچ بەرسی لەگەر بێتە زۆر بەڕێک و پێچی و باجوەکانی باڕایشی دوێ دەدورینەوە ئەوە مێرەبانی بەردەوامە لە خزمەت خۆشەکانی خەڵکی چۆمانیستان وەرە تەمام